بەیاننامەی بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی هەڵەبجە تایبەت بە نەبوونی ئاوی پێویست بۆ پارک و بلوارەکانی باخچەکانی سلێمانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 5 ساڵە سلێمانی لە وەرزی هاویندا بەدەست کەمی ئاو بۆ باخچە و بلوار و پارکەکان دەناڵێنێت. ئاخۆ ئەم گرفتە بۆ تەنها لەم پارێزگایەدا لە وەرزی ئاوداندا سەر هەڵدەدات. لە ڕۆژی 23/2021 لە کاتی دانانی بەردی بناغەی سایلۆ بە بازارکردنی گەنم لە سلێمانی جەنابەت وتت بڕیاری پێدانی 5 ملیار و 700 ملیۆن دینار تایبەت بە باخچەکانی سلێمانی دەدەین. دواتر بە نووسراوێکە ئاڕاستی وەزارەتی دارایی کراوە واژۆی دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی لەسرە لە بەرواری 6/6/2021 بڕیاری 4 ملیار و 527 ملیۆن و 454 دینار بۆ هەر سێ پرۆژەی چاکسازی هەواری شار بلواری مەلیک مەحموود بلواری سلێمانی تاسڵوجە تەرخان دەکرێت. واتە مانگێک و 6 ڕۆژ بەسەر ئەو قسانەی جەنابتا تێپەڕ بووە، بەڵام هێشتا 1 دینار بۆ ئەو سێ پرۆژەیە تەرخان نەکراوە. دیارە خەڵک و دڵسۆزان و جەماوەری ئەم شار و هەموو شارەکانی کوردستانیش ئەوەیانەوێ کە ژینگەی هەموو شارەکان وەکو یەک وابێت بۆ تەندروستی هاوڵاتیان و جەماوەر. دیارە بەداخەوانێ پەرلەمانی کوردستان تا ئێستا جوابی ئەو یادداشتی ئێمە نەیاوەتەوانێ و خەڵکی جەماوەری شاری سلێمانی ئێستا بەداخەوە کە بێزارە لەوەی کە لەگەڵ ئەوەشە کە لە ڕووی تەندروستیێوانی خەڵکان باش نین لەم شارە لە شارەکانی کوردستانی تریش کە ئەوی بەشێک لەوە تەسیری ئەیە کە ژینگەی شارەکەمان بەرەوخراپی ئەڕوا بەرەو وشکبوون ئەڕوا. دیارە ئێمە لێرەوانێ هەموو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان جێگەی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بینیوە و یادداشتمانیاوە بە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و هەر سێ وەزارەتەکە بەداخەوە تا ئێستا ئەوان جوابی ئەو یادداشتی ئێمە نەبووە.